هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. بە جۆرێک لە جۆرەکان کامەران و بە جۆرێکی تریش ناشادم کە لە مەڵقەیە دێمەوە خزمەتتان. کامەران لەبەرەوەی کە بەرنامەکەمان بەردەوامی هەیە. ناشادم لەبەرەوەی کە ئەم زەمبیلێمان تایبەتە بە ئازار و هەمیشە باسکردن لە ئازار خۆمان ئەزێتەیە و هەروەهاوەمان لێکە هەست بە ئازاری بەرامبەریش بکەین. با خۆشحاڵیەوە لە دوو ئەڵلقەی یەک بە دوای یەکدا باس لە ئازارەکانی سکی مرۆڤەکەین و بۆ ئەم بابەتەش باوترین ئازارمان بۆ بژاردوون کە لە هەموو ماڵێکدا بوونی هەیە و لەوانەیە هەموو مانگێک دووبارە بێتەوە. ئەویش بریتە لە ئازاری سووڕی مانگانە کە لە خانمانی خوشک و دایک و خێزان و کچەکانماندا با شێوەیەکی گشتی لە تەمەنی 9 بۆ 12 ساڵی دەست پێ دەکات کە بە گشتی لە 11 بۆ 12 ساڵیە کە ئەمە دەکرێت یەکەم هەنگاوی گۆڕانکاری بێت لە قۆناغی مناڵیەوە بەرەو قۆناغی هەرزەکاری. سووڕی مانگانە یەکێکە لەو بابەتانی کە بە سروشتی خوددا لە لەشی مرۆڤدا دروستی کردووە و ئامادەگیەکی خانمانە هەموو مانگێک بۆ ئەوەی کە هێلکەیەک ڕەوانە بکەن تا چاوەڕێی سپێرمکە بیپیتێنرێ و ئەگەر نەپیتێنرا دەبێتە هۆی دروستبوونی سووڕی مانگانە. لە کاتی ئامادەکاری بۆم بەرنامەیە پرسیارم لە چەند خانمێک کردەوەی کە بە ڕای ئەوان هەر خانمێک لە کاتی سووڕی مانگانەیە چەندێک خوێنی لێ ڕوا. زۆربیان پێیان وابوو 2 هەتا 3 پیاڵاوە هەندێک جار هەتا پەرداخێک و دوان خوێنیان لێ بڕوا. بەڵام سەر چاوەزانستیەکان ئاماژە بۆ دەدەن کە هەموو خانمێک لە کاتی سووڕەکەیدا تەنها 30 بۆ 72 میلیلیتر خوێنی لێ ڕوا کە بە شێوەیەکی گشتی کەمترە لەم بڕێکە لە ناو پیاڵەیەکایە. ئەمەی کە لە ناو پیاڵەکە دۆشە ئۆتۆماتێ و تەنها بۆ نیشاندانی ڕەنگی سوور بۆ ئێوە ئامادەمان کردووە. با شێوەیەکی گشتی هەموو خانمێک لە کاتی سووڕی مانگانەیە کەمتر لە پیاڵەیە خوێنی لێ ڕوا. بەڵام هەندێک خانمیشمان هەیە لەمە زیاتری لێ ڕوا کە ئەمە جیاوازەکانە، بەڵام گشتێکە ئەوەیە کە لەمە کەمترن کە با شێوەیەکی گشتی دەکاتە 7 بۆ 12 کەوچکە زەڵاتە واتە کەوچێکی زەڵاتە لەمانە 7 هەتا 12 دانە. ئەمە 1 ئەمە 2 ئەمە 3 ئەمە 4 ئەمە 5 ئەمە 6 ئەمە 7 بە شێوەیەکی گشتی ئەمە کەمترینە و هەندێک جاریش بەرەو 8 9 10 11 12 با شێوەیەکی گشتی ئەگەر تێبینی بکەن کەمتر لە نیو پیاڵە خوێنیش دەکات کە ئەمە دوجار کچان و خوشکان و دایکان و خێزانانی ئێمە لەسەر ئەو بەشە دەیبینن یان لەسەر جلەکانی ژێرەوەیان یان لەسەر ئەو شتان دەیبینن کە پێی دەڵێن سانتی لە ناو خەڵکدا کە لە وشە ئینگلیزیەکەوە وەرگیراوە کە سانیتەری وێرە واتە پۆشاکی پاکشکاری یان پۆشاکی پاکژی کە بە شێشی گشتی بەم شێوە هەڵدەگیرێت یان وەک ئەوەی کە یەکێک لە میوانەکانی بەرنامەکە پیشانی منیدا ئەمە لە ئەوروپایە و خانمان بەکاری دێنن بۆ هەڵگرتنی ئەو ڕووپۆشە پاکشکاریەی لە کاتی سووڕی مانگانە هەیەە. لە دوو ئەڵلقەی یەک بە دوای یەکدا بینەرمان من بۆی کە بزان ئەو گۆڕانە فسیۆلۆژی و دەرونیانە چییە لە کاتی سووڕی مانگانەیە بەسەر خانماندا دێت. سەرەتا بینەری ئەم ئەنیمەیشتە بن تا قۆناغ بە قۆناغ و هەنگاو بە هەنگاو بۆتان ڕوونکەینەوە سووڕی مانگانە چیە و پاشەوە لەگەڵ میوانی بەرنامەکە دێنەوە خزمەتان وەک هەمیشە بینەری کورسات نیوز و بەرنامەی چارەمە. لەوانەیە کارێکی هێستن بێ کە بڕوا بکەی کە لێستادا زیاتر لە 300 ملیۆن ژن هەیە لە سەرانسەری جیهاندا بە قۆناغێکی هەستاردا تێپەڕ دەبن کاویش سووڕی مانگانەیە. سووڕی مانگانە بریتیە لەو سوورە بازنەیە کە هەموو خانمان پێدا تێپەڕ دەبن لە تەواوی ژیانیاندا. بەڵام ئەوەی کە دەبێت بیزانین ئەوەیە بۆچی ئەم دیاردەیە جیهانی و بە شێوەیەکی بازنەیش بەردەوام دەبێت. سووڕی مانگانە بە شێوەیەکی گشتی لە نێوان 2 بۆ 7 ڕۆژ دەخایەنێت و هەموو 28 ڕۆژارێکیش دووبارە دەبێتەوە بە شێوەیەکی گشتی 450 جار دووبارە دەبێتەوە لە ژیانی هەر ژنێکدا.
بەڵام ئەو هۆکارانەی لە پشتی ئەم سوورەوەن چەند هۆرمۆنێکە کە بە شێوەیەکی ڕەخراو لە لەشی کەسەکەدا کەم و زیاد دەکات تاوەکو سوورەکە دروست بکات و لە کۆتاییشدا بوەستێتەوە. سەرەتای دەستپێکردنی ئەم سوورەش لە هێلکەدان دەست پێ دەکات کەیرەکەیان چەندین خانەی بازنەی تێدایە کە پێی دەوترێ فۆلۆکۆلز کە بە توولەکەی هێلکە ناسراوە و هەر یەکەشیان هێلکەیەکی پێنەگەشتووی تێدایە بە شێوەیەکی گشتی ڕەگەزیمێ خاوەنی 400,000 هێلکەیە و بەڵام تەنها یەک دانا دەردەدرێت لە یەک سووردا کە دەبێتە هۆی دروستبوونی سکپڕێ یا خود سوڕی مانگانە. سوورەکەش بەم شێوەیە دروست دەبێت. کاتێک ڕەگەزیمێ دەگاتە تەمەنی پێگەیشتن خانە ڕژێنێکی تایبەت لە نێومێشکدا بەرپرس دەبێت لە دەردانی دوو هۆرمۆنی دیاریکراو بۆ نێو خوێن کە ئەوانیش فۆلیکل ستیمولیتنگ هۆرمۆن کە لەگەڵ لوتینایزین هۆرمۆن کاتێکیش ئەم هۆرمۆنانە دەگەنە هێلکەدان دەبنە هۆی هاندانی فۆلۆکۆلز بۆ دروستکردنی هێلکە و دروستکردنی هۆرمۆنی ئێسترۆجین. کاتێکیش ئەم هۆرمۆنش دەگاتە بەرزترین ئاز خانەڕژێنەکەی مێشک چیتر هۆرمۆنی فۆلیکل ستیمولیتنگ بەرهەم ناهێنێت. لە بەرامبەرەوە ڕێژەی دەردانی هۆرمۆنی لوتینایزین زیاتر دەکات. ئەمەش دەبێتە هۆی گەشەکردنی هێلکەکانی نێو تورەکەی هێلکە و ئەو هێلکەی زووتر و خێراتر گەشە بکات لە نێو تورەکەدا دێتە دەرەوە. ئەم قۆناغەشدە بۆ 16 ڕۆژ پێش سوورە مانگانە دروست دەبێت. گەشتی هێلکەی پێگەشتوو لە ڕێڕەوی فاڵوو دەست پێ دەکات و پێویست دەکات لە ماوەی 24 ساعتی داهاتوودا یەکگرتن لەگەڵ تۆدا ڕووبدات و هێلکەی پتراو دروست ببێت. ئەگەر تۆکان بتوان بگەرە نێو جۆگەی فاڵوب ئەگەرنا تەمەنی هێلکە پێگەشتۆکە تەواو دەبێت و دەمرێت و ئەگەری سکپڕی لەو مانگەدا کۆتایی دێت لە کاتی یەکگرتنەکەشدا هۆرمۆنێکی تر دەردەدرێت کە پێی دەوترێت پرۆجێسترۆن کە ئەم هۆرمۆنش بەرپرس دەبێت لە هەڵاوسان و ناردنی خوێن و خۆراکە مادەی پێویست بۆ نێو منداڵدان تاوەکو ئامادە بێ بۆ وەرگرتن و پەیوەستبوونی ئەو هێلکەی کە لەگەڵ تۆدا یەکی گرتووە لە جۆگەی فاڵوبدا. ئەگەریش یەکگرتن ڕووی نەدابێت ئەو کاتە ئاستی هۆرمۆنەکانی پرۆجێسترۆن و ئێسترۆجین لە نێولەشدا کەم دەبێتەوە. بەم شێوەش ئاستی ئەو خۆراکە مادە و خوێنەی کە دەنرێت بۆ نێو پۆشی منداڵدان کەم دەکات و دیواری منداڵدان دەست بە برینداربوون و لێبوونەوە دەکات تاوەکو خۆی پاک بکاتەوە. بەم شێوەش سوڕی مانگانەی لێوە دروست دەبێت. منداڵدان پێویستی بە نزیکەی هەفتەیەک هەیە تاوەکو خۆی پاک بکاتەوە لە تەواوی ئەو پێکاتانەی کە بەکارنایەت. لە دوای تێپەڕبوونی ماوەیەکی دیاریکراو هۆرمۆنی ئێسترۆجین دەردێتەوە تاوەکو ناوپۆشی منداڵدان ئامادە بکرێتەوە بۆ لە خۆگرتن و پەیوەستبوونی هێلکەی پیتێنراوی داهاتوو یاخود دووبارە دروستبوونەوەی سوڕی مانگانە. کۆنتڕۆڵکردنی هۆرمۆنەکان لە ڕێگەی مێشکەوە دەبێت کە هەرەکان لە ڕۆژ و ساعتێکی دیاریکراودا هاوشێوەی بازنەیەک دەردەدرێت کە هاوشێوەی کاتژمێرە کە دەبێتە هۆی دروستبوونی سوڕی مانگانە یاخود سکپڕی. بەڵام دەگونجێت جیاوازی هەبێت لە دروستبوونی سوڕەکەدا لەبەر ئەوەی کاری جەستەی خانمان ناوازەیە و دەگونجێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بگۆڕێت. باجۆرە هەندێک کەس هەیە کاتی دروستبوونی هێلکەکەی درەنگتر یان زووتر دەکەوێت یاخۆت هەندێکەیە کاتی دروستبوون و کۆتایی هاتنی سوڕەکەی درەنگ و زووتر دەکەوێت. هەندێک جارش کۆتایەتنی سوڕی مانگانە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت. بەڵام بوونی ئەم جیاوازیانە ئاساییە چونکە تێگەیشتن و زانینی زانیاری لەسەر سوڕی مانگانە لەلایەن خانمانەوە هێزێکی باشتریان دەداتێت تاوەکو بە شێوەیەکی باشتر گرنگی بە تەندروستی و ژیانیان بدەن. لە سەرلەبانیشی زووەوە پتر لە 50 پزیشکی پەیوەندیدار بە بابەتەکانی ژنان و مناڵبوونەوە لە یەکێک لە هۆتێلەکانی شاری سلێمانی سەرقاڵی نوێکردنەوەی زانیاریەکانیانن دەربارەی ئەو کێش و پێشهاتانەی کە بۆ خانمان دێتە پێشەوە چجای لە کاتی دووجانیان لە کاتەکانی ترابێ کە بە خۆشحاڵیەوە پزیشکانی کوردستان و سلێمانی لە پێشەوەی ئەو پزیشکانن کە بەردەوام لە هەوڵی نوێکردنەوەی زانیاریەکانن. باسپاسەوە نیو کاژمێر لە کاتی خات و دکتۆر ڕۆژان یاسین دەگرین بۆی کە هەندێک لە زانیاریەکان بخەینە خزمەتی ئێوەوە دەربارەی سوڕی مانگانە. پاش سپاس بۆ ئامادەبوونتان خات و دکتۆر. ئەمێ پرسیارەکان لێوە دەست پێ بکەم کە زۆر جار باز لە سوڕی مانگانە ئەکرێ یەکسەر ژمارە 28مان بیرەکەوێتەوە کە ئەوترێ بەگشتی 28 ڕۆژە. ئەم ژمارە دەکرێت وەکو ڕێژەی نەگۆڕ هەر ئەبێ ئەوەن دەبێ یان ئەکرێ بۆ نمونە جیاوازی هەبێ هەم لە زۆری کەمێکە هەم لە ساڵەکە ئاجارەکانی. بەڵێ نەخێر ئەو ژمارەیە نەگۆڕنیە چونکە زۆربەی نەخۆش هەتاڵم لە سا هەشتیان 28 ڕۆژارێک سوڕی مانانیان نییە واتە لە سا 20 28 ڕۆژارێکە ئێمە ڕێنجێکمان هەیە لە بینی 21 تا 35 ڕۆژ واتە هیوایە 21 ڕۆژارێک سوڕی مانانەیە هیوایە تا 35 ڕۆژارێک اینجا سوڕی مانانەیە ئەوەش هەر بە ئاستێکی سروشتی داعنین.
ئەوانەی کە ئەکەوێتە 35 ڕۆژ جارێکەوە ئەمانە نە ئاساییە هەروەکوی تر ئاساییە بەڵێ هەتا 35 ڕۆژ ئاسایە بەس کە لە 35 ڕۆژ تێپەڕی بیرەکەنەوە کە کێشەکانی هێلکەدانە هەبێت و ئەگەری کێشەی هۆرمۆنات و بە تایبەتی لەم کاتە کە ئەتوان بڵم لە سا 20 بۆ 30 ئافرەتان کێشەی ئەم هۆرمۆنە زۆر و مووی زۆری دەموچاو و گەڵن کیسی هێلکەدانمان هەیە. ئەوان هەڵەگرین بۆ جارێکی تر لە بابەتێکی پەیوەندیدار بە ژنانەوە باسیەکەینەوە بەڵام پەیوەندیدار بە سووڕی مانگانەوە کامەڵقەمان تایبەتە بە ئازارەکانی سووڕی مانگانە. ئێمە پێش شاپێکەوتنەکەی جەنابەت بینەر ئەو ئانیمەیشنەی بینیوە کە باس لە سووڕی مانگانە دروستبوون و هەندێک لە ئازارەکانیەکە. ئەم ئازارانەوە شتێکی سروشتی تەماشاکرێ دەکرێت هەندێک جار نیشانە بێ بۆ شتی تر. زۆربەی جار سروشتیە واتە کە هیچ هۆکارێکی نەبێ ئەو ئافرەتە لەگەڵ سووڕی مانانە ئەو خوێنە بە ئازارەوە دایەنێ ئەو شتێکی سروشتیە و زۆربەیشی کێشەی نییە بەس بە دەرمانێکی بەسیدیان بەس بە دڵنیایکردنەوەی نەخۆش ئەو کێشانە چارەسەر بێ هەندێک جار کە کەمتر ئەبێ احتمالە بڵین هۆکار هەبێ لە دوای ئەم ئازارەوە وەکو هۆکارەکان بە تایبەتی و ئافرەتانەیەکە لە دوای تەمەنی 30 ساڵەوە تووشی و ئازارە من پێشتر ئەڵەن دکتۆرە ئێمە پێشتر و ئازارە بە قوتەمان نەبووە بەس ئێستا ئازارەکەمان زۆر جای کردووە هۆکارەکان ئەتوانین لە گرەکانی ڕەحمەوە دەست پێ بکەین کە هۆکاری سەرەکیە بۆ ئازاری پێوترە دووهەمی یان ناوەندی سووڕی مانانە احتمالە هەوکردنی مناڵدانی بێت احتمالە مناڵدانی ئەستور بوو بێت احتمالە ئەو ئافرەتە نوعبەرگریەکی منعی بەکارهێنا بێواتە کە خۆی بەستۆیانە و لە بیدانا ئەو ئازاری پێزا بکات یان احتمالە ئەو ئافرەتە ئەو ئازار ئەگەڕێتەوە بۆی کە خوێنی سووڕی مانانەکی ئەگەڕێتەوە ناو مناڵدانی و ئەڕاتەوە بۆ ناو سکی. باشە پەیوەندیدار بە مەسلەی تەمەنەوە ئازاری سووڕی مانگانە لەگەڵ سەرەوەچوونی تەمەنە بۆ نمونە بەگشتی خانمان لە دەوروبەری 9 هەتاوەکو 12 ساڵی دەکەونە سووڕی مانگانەوە کە بەگشتی لە 11 بۆ 13 بۆ 12 لەگەڵ بە سەرەوچوونی تەمەنە ئەم ئازارە کەمەکە یان ئەم ئازارە زیاکە زۆربەی زۆری کەمەکە لەگەڵ تەمەن کە سەرەکەوە بە تایبەتی ئازاری زۆر لە تەمەنی هەرزەکارەکان و ئەوانەی کە لە سەرەتای کۆلێجان زۆربەی ئەوانیان بۆ ئازاریان زۆرە هەتا تەمەن بەرەو دوای 20 ساڵ و 30 ساڵ ڕوا کەمەکە. باش ئەگەر هاوکێشەکە پێچوانە بوو گەر ئازارەکە خۆی لە سەرەتاوە کەم بوو دوای لەگەڵ سەرۆچوونی تەمەنا زیایی کرد ئەو کاتەمانەوە شانیش پرسیار هەڵەگرێ ئەو کاتە ئەو کاتە ئەبێ و ئافرەتە دڵنیا بێتەوە ئایا هۆکار هەیە ئەم ئازارە لە دوای تەمەنێکی گەورەترا تووشێ بێ ئەو کاتە بیرەکەنەوە لەو ئەوانەی کە باسمان کرد ئەگەری ئەو شتانی کە توانگری ڕەحم و ئەوانەی هەبێت. باش اینجا با بینە سەر هەوکردن یان هەڵکردن لەگەڵ ئازاری سووڕی مانگانە ئاشکرا کە پاکژی بەشێکە لە ژیان و بابەتێکی زۆر گرنگە و هەندێکان مۆژگاری هەیە کە ئەو هەمیشە بە خانمانیان ئەڵێن وەک بەکارهێنانی سانتی و ئەمانە بۆ پاراستنی پاکژی دوورکەوتنەوە لە نەخۆشی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە و پرسیاری منە لێرە بابەتی خۆشوشتنە هەندێک لە خانمان پێیان وایە گەر خانمێک خۆی پشووە دەکرێت یان سوڕەکە ڕاگرێ یان بڕی خوێنەکەی کە دای ئەنێ کەم بکە لە ڕووی زانستی بابەتە تا چەند ڕاستە یان بازە خانمێکە احتمالە ئازارەکەم زیاد بکە لە ڕووی زانستی و هیچ هۆکاری ئەوەی نییە و هیچ ڕوویکی زانستی نییە بە پێچەوانەوە ئەو حاڵەتە بەعکسۆی مەڵی پاکوتەمیزی لە کاتی سووڕی مانانە زۆر گرنگە چکە ئەو ئافرەتە ناو مناڵدان و ناو لە شوشتی تۆزێک ئەکرێتەوە بۆی ئەو خوێنەدا بەزە بۆی ئەگەری هەوکردن و لەو کاتە زیاتر ئەبێ ئێمە ئەڵین بە ڕۆژانە خۆت پیشۆ بەس با سەرماد نەبێ چکە لە دوای سەربابوون کە گیانی گرژە بێت ویان تەشەنوجەکە ماسوولکەکانی ئەگەریە بەس هۆکاری ئازارەکە ئەوە بێت ینی ئەوەی کە ئازارەکە زیاکە بابەتی خۆشوشتنەکە نییە بەقەد ئەوەی کە لە دوای خۆشوشتنەکە سەرمایە بێ بەس سەرماکە ئەمێنە بزاگات لە سەرما بێ ئەگنا پاکوتەمیزی زۆر گرنگە لە کاتی سووڕی مانانە کەواتە ئەگەر خۆشی نەشوە و سەرمای بێ و کاتە ئازارەکەی زیاکات بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسەلەی تەمەنەکە جارێکی تر لە دەستپێکی سووڕی مانگانە ئازارەکە زۆرە و دوای هێدی لەگە بەرەو سەرۆچوونە کەمەکە ئەو خانمانی کە نزیکە بنەوە لە تەمەنی لێچوونەوە کە با بڵێن بەگشتی لە تەمەنی 48 تاکو 55 ساڵن ئەکرێ ئەمانیش ئازاری سووڕی مانگانیان هەبێت یان زۆر ببێت خۆی زۆری دوای تەمەنی 40 ساڵ کەمە بێتەوە چکەتەوە ئافرەتانە وردە هێلکەدانی زەعیفە بێ مانانە هێلکە دروست نەکا ئێمە سووڕی مانانە ئازارەکەی گەڕینەوە بۆی کە ئەڵێن ئەو ئافرەتە هێلکەدانی چالاکە و مانانە تو هێلکە دروست ئەکەی ئیتر دوای تەمەنی 40 ساڵ یان نزیک تەمەنی بڵێن لێچوونەوە یان نائومێدی ئەو ئازارە کەم ئەبێتەوە لەبەری کە چونکە ئەو ئافرەتە وردە هێلکەدانی ئیش ناکات و ئەبێ ئازاریان نەمێنێت ئەو خانمانەی کە لێ ئەچنەوە لە سووڕی مانگانە دەکرێت ئەوانیش لەبەرەوەی کە مەشتێکە هەموو مانگێک بەگشتی لە شێو خانمە پێ ڕاهاتووە
لە پاش لێچوونەوە شەر ئازاری هەبێت؟ نەخێر کە سوڕیمانانە وەستا ئەبێ ئازار نەمێنێ چکە خۆی هەر ناسنامەکەی سوڕیمانانە ئازارەکەی یعنی ئازارێکی خوێنەکەیە ناوێکی یۆنانیە و لەوە هاتوو ینی خوێنەکە بە ئازاریەت. باشە ئەی ئەگەر پاش لێچوون و هەستی بە هەمان ئازاری سوڕی مانگانە کردەوە کاتە دووبارە نیشانی پرسیارە بە پزیشک ببینێت؟ بەڵێ باشتر وایە پزیشک ببینێت. باش جا بینەوە پێش لێچوونەوە لە بابەتی پەیوەندیدار بە دەرمانەوە ئەو خانمانە ئێستا بۆ نەخانمێکمان هەیە لە تەمەنی 25 تاوەکو 35 ساڵگەکەیتر لە هەڕەتی ئەو تەمەنایە کە ئەتوانێت هێلکەدا بنێ بۆی کە بپیتێنرێ و مناڵ دروست بێت کە دوجارەوەی کە هێلکەکە ناپیتێنرێ بۆیە بێ بە سوڕی مانگانە دەکرێت دەرمان بەکاربێنن بۆ ڕەوانەوەی ئازاری سوڕی مانگانە؟ ئەمە یەکەم شت کە یان بەڕاستی ئەمە بەس دڵنیان نەکەنەوە ئەمە ئازارێکی سروشتیە و زۆربەی بەس 48 ساعت یەکەم ئەخایانێت واتە ئەگەر سوڕی مانگانەکە 5 بۆ 3 بۆ 7 ڕۆژ بێ 48 ساعت یەکەم تۆزێک بە ئازارە دوای ئازار نامێنێ کە دڵنیانەکەن ئەڵێن مەستە شتێکی سروشتە زۆربەی بەس بەو قسەیە ئاسایی ئەبێت و دەرمان وەرناگرێت. لایانی دووەم دەستەکەین بە دەرمان وەکو لە شتی بەسیت وەکو پاراستامۆڵ یان دەرمانی کە ئازارەکە ئەشکێنێ لە کاتی سوڕی مانانەیە بەس ئەوە کاریگەری نابێت لەسەر پیتاندن و دابەزینی هەلکە چکۆ ئافرەتە بەس لە کاتی سوڕی مانانەیە ئەو دەرمانانە وەرەگرێت. جا ئەو دەرمانانە چین دەکرێت چی بەکاربێنرێ کامیان کاریگەری زیاترە و سەربان ئێمەش چی گژوگیایەکی سروشتی بەکاربێنین بۆ ئەوەی کە یارمەتی دەربێت لە ڕەوانەوە کەمکردنەوەی ئازارەکە بۆم بابەتە دەڕۆین لەگەڵ پزیشکێکی دەرمانساز دەدوێن و لەگەڵ بەڕێزێکە پسپۆڕی چارەسەرکردنە بە دەرمانی جایی بینەری ئەوان بن پاشەوە دەگەڕێینەوە لەگەڵ خاتو دکتۆر ڕۆژان بۆی کە پرسیاری ئەوە بکەین ئایا دەکرێت پاش مناڵبوون ئازاری سوڕی مانگانە کەم ببێتەوە لەگەڵمان. کەمکردنەوەی ئازارەکانی سوڕی مانانە باسی ئەو جۆرە دەرمانانە ئەکەین کە ئەبێتە هۆی کەمکردنەوەی ئازارەکە. دوو جۆر دەرمانمان هەیە بەگشتی جۆرێکیان بریتە لە دەرمانی کە پێوترێ دەرمانی دژە سکپڕی یان حەبی مەنعکەن ناو خەڵکا باوە کە ئەمە بێ لەلایەن پسپۆڕی تایبەتەوە بنووسرێ پزیشکی تایبەتی ژنان و مناڵبوون دوای تەشخیصکردنی سەبەبەکە ئەوە بەبێ وەسفەی پزیشکی ناتوانین ئەم دەرمانانە بین بە نەخۆش بەڵام جۆری دووەم کە جۆرە باوەکەیە و کە پێوترێ ئۆتیسی دراگ ئەو دەرمانانەی کاتوانین بەبێ وەسفەی پزیشک بیدەین بە نەخۆشەکە ئەو دەرمانانەش پێکاتۆ گروپێکە بەگشتی کە پێوترێنە ستیرۆیدال ئەنتی ئینفلامەتەری دراگ. ئەم دەرمانە زۆر باوە لە ناو خەڵکە کە بۆ ئازاری تریش بەکارهێنن بەگشتی جۆرەکانی 4-5 جۆری هەیە کە زۆر ئەتوانین لە وەکو ئازاشکێن بەکاری بێنین بۆ ئەو کەسانەی کە لە سوڕی مانانە ئازاریان هەیە ئەوانیش دایکلۆفیناکە کە پێوترێ ڤۆڵتارین کەوا باوە ناو خەڵکە ئیبوپرۆفینە پرۆفین ناپرۆکسینمان هەیە پاراسیتۆڵمان هەیە پۆنستانمان هەیە میفینامیک ئەسید. ئەم دەرمانانە ئەتوانین لە کاتی ئازارا بین بە نەخۆشەکە ئەویش ینی بەپێی دۆزێکی کەم نابێت کە بەردەوام لەسەری بێ لەبەرەوەی لە زیانی لاوەکی دەرەخات لە نەخۆشەکەیە و ئەم دەرمانە چۆنێتی ئیشکردنەکەی ئەوەیە تۆ کە ئازارەکەت هەیە لە ئازارەکە سەبەبەکەی ئەوەیە کە گرژبوونی ماسوولکەی دیواری منداڵانە لە نەخۆشەکە ئەم دەرمانانە ئەبێتە هۆی خابوونەوەی ماسوولکەکان وکە نەخۆشەکە هەست بە ئازار نەکە ئازارەکەی کەم بێتەوە بە شێوەیەکی کاتی بەڵام ناتوانین بەردەوام نسیحەتی نەخۆشەکەکەین یعنی کە بەردەوام بەکاری بێنێ ئەبێگەر نەخۆشەکە زۆر زەرور بێ ئەنجا بەکاری بێنێن لەبەرەوەی چەند خاڵێکی زیانێکی لاوەکی دەرەکەوێ بە پێی کات لە نەخۆشەکەیە یەکێ لەوانە کە ئەو کەسانی کە گەدایان ئازاری مەعیدەیان هەیە گەدایان تاونیە ئەگەر بەکاری بێنن لەوانێ ئازاری مەعیدەیان زیابێ یان بێتە هۆی نەخۆشیکە لە مەعیدەیە لەبەرەوە عادەتەن ئێمە پرسیارەکەین لە نەخۆشەکە مەعیدەت تەواوە هیچ نەخۆشێکی مەعیدە و نییە ئەگەر هەی بێ و زۆر زەرور بێ بەکاری بێنێ ئەبێ پێ بڵێ لەگەڵ یا حەبی مەعیدە بخوات ئازارشکێن بۆ مەعیدەی
و ئەو کەسانی کە زەخت و زەختیان هەیە یان بەرزە پەستانی خوێنیان هەیە ناتوانن بەکاری بێنن لەبەرەوەی ئەم دەرمانانە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن لە نەخۆشەکەیە لەبەر ئەوە ئەگەر نەخۆشەکە زەڕور نەبێ و زۆر پێویست نەکا نابێ بەکاری بێنێ ئەبێ یان بە دۆزێکی کەم و بۆ ماوەیەکی کەم بەکاری بێنێ. ئێمە لە مەجای سروشتیە زۆر دەوڵەمەنە لەو بەشە کە بتوانێت ئەو ئازار و ناخۆشی و پێچ و حاڵەتە و سەرێشە و ئەمانەی نەمێنێ. ئەو ژیانەی کە لە دەورمانە بە تایبەتی لە کوردستانە زۆری هەیە هەوڵما ئەو ژیانە نزیکەمەولێتان کە بتوانن ڕۆژانە بەکاری بێنن هەربێ ئەوەش بەکار بێت یعنی بێ حاڵەتەکەش بێ هەرتوانی بەکاری بێنی. ئیشەکەمان لەسەر سێ بەشە. بەشێکی ئازارچکێن بێ، بەشێکی گەرمکردنی ڕەحم بێ بۆی بە ئاسارنی بێتەوە، بەشێکیشی یارمەتی بە زووترین کات خوێنەکە بێتە خوارەوە. ئەو شتانەی کە هەڵمامژار لەو بەشە ئێمە چیمان هەیە لەو جانە جاترەمان هەیە. جاترە جایەکە لە هەموو ماڵێکە تقریبان هەیە ئەگەر بتوانن هەر لە وەرزی خۆیان مەحاولە بکەن لە بازاڕوانە نەیکردن هەر خۆتان هینیکەن کۆیکەنەوە وشکیکەنەوە لە بازار هەیە خۆت وشکیکەنەوە پاک و تەمیزترە. جاترە لەو جانەیە کە ڕەحم گەرمەکە چکە خواردن دوونەوە هیت ئکستیشن هیت ئیپیتیشن ئەوەی گەرمیە بە لەش هەیە لەش سار دەکاتەوە. لەو جانەی کە لەش گەرمەکاتەوە ئەمانە جاترەیە دارچینیە نعنایە بەیبوونە ئەمانە هەمووی لەش گەرمەکاتەوە لەبەر ئەوە یارمەتیە بە زووترین کات خوێنەکە زیاتر دابەزێ. ئەم جاترە هەر بۆ ئەوەش نییە بۆ ئەو حاڵەتەیە کە مەناعەزیاکە ئەنتیڤایرۆسە یعنی گەرەی ئەلتیهابات و هینی هەبێ و جاترە ئیشی چاکەکە لەسەر جگەر چکە ئەو حاڵەتانەی کە ئازار و مشکلە هۆرمۆنەکە دروزە بێت زۆر جار جگەر بەهێز نییە یا مشکلەیەکی هەیە لە جگەرە ئەوانەش چارەسارەکە لەبەرەوە جاترە لە خواردنەکانیان بەتوانی بە ڕۆژانە بەکاری بێنی بەس ئەگەر کە حاڵەتەکە ئەزانێ ئازاروشتی هەیە پێش ڕۆژێ دوو ڕۆژ دەست پێ بکە بەکارهێنانی. لە هەمان کات چیمان هەیە بەیبوون کە لە سێمانی زۆرە لە بەهارە ئەبینی هەموو شوێنەکانمان ئەمە گوڵە بەیبوونە لە هەموو شوێنێک هەیە ئەتوانێت کۆی کاتەوە لە بەهارە کاچی بۆ سەیران و پاکو تەمیزتر لە بەرسێ بەراوە شکرێ لەسەر جەریدەیە یا حەسیرێ هین بێت. شێوەی بەکارهێنانەکەی ئەتوانی تۆ دوانیان یا سیانیان تێکەڵکەی زۆرەتیات یا بە جیابی خۆی جاری ئەم جاری ئەو جاری ئەویدەن. شێوەی بەکارهێنانی ئێمە ئاو گەرمەکەین ئاوەکە کوڵابێ زۆر کوڵابێ یین کەوچێکی خواردن لە جیاکە هەڵەبژێرین ئیسا مەسەرەن ویسمان لە جاترەکە هەڵبژێرین کەوچێکی خواردن زۆر پڕ نەبێت ئەکەینە پەرداخێکەوە ئاوەکە دەسەکا بە کوڵانن ئاوەکە گەرمە لە گەرمی لەسەر گەرمی یین نیو پەرداخی لێپڕەکەین کە پڕمان کرد داینێم چارەکێت یا 5 دقه 10 دقه بۆی تاماو باتەوە چکە ئەمە بەعزە زەیتێکی تایە نابێ بڕوە ئەبێ داپۆشرێت بەعزە زەیتێکی بۆی نەڕوە دایە پۆشین بۆ 10 دقه چارێکێ دوای مەحاولە بکە بە گەرمی بخورێ ئەمە چیەکرێ هەنگوینی لەگەڵ تێکەڵەکەین هەنگوین زۆر زۆروریە بۆ ئەو حاڵەتانە یەکەم شت یارمەتیە خوێنەکە بە زووترین سرێترین بێتە خوارەوە دووەم شت هەنگوین مەزەری ڤایتامین بیە زۆر زۆروریە بۆ ئەو حاڵەتانە بۆ ئازارەکان و حاڵاتی کێشەی هین ئەم هینەکە سار بۆ دوای 10 دقه ئەی پاڵێوین بە دوای 10 دقه کە تاماوەیاتەوە ڕەنگەیاتەوە ئەی پاڵێویت ئەو پاڵاوتەیە ئەخورێتەوە ڕۆژی 2 جار تکرارێکاتەوە. چەند شتێکی ترمان هەیە کە وتمان بۆ ئازار ئەمە وتمان بۆ گەرمکردنی ڕەحم و لەش و ئەمان.
گەڕاینەوە لاتان جارێکی تر خات و دکتۆر ڕۆژان وەک دیارە کە سۆڕی مانگانە ئەو خانمە هەموو جار هێلکەیەکە نێرێ لەشی بۆی کە بپیتێنرێ و مناڵ دروست بێگە مناڵ دروست نەبووە بە سۆڕی مانگانە بەڵام ئەگەر خۆشبەختانرە پیتێنرا ئەو کاتابێ بە دووژانی و پاشەوە مناڵ بوون مناڵ بوون پەیوەندی هەیە بە ئازاری سۆڕی مانگانەوە یەکێک لە هۆکاری سوڕی مانانە ئازارەکەی ئەو ئافرەتە دەمی مناڵدانی تەسکە واتە ئەگەر مناڵی بە سروشتی بێت بەڵێ ئەگەری هەیە ئەو دەمی مناڵدانە توێزە بکرێتەوە ئازاری کەمتر بێتەوە بەس شوکردن خۆی بە تەنیا ئازاری سوڕی مانانە کەم ناکاتەوە چونکە ئەبێ بە سروشتی مناڵی بێت بۆی ئەو ئازارە کەمێتەوە واتە ئەگەر بە نیشتەرگەری بیبێت سوود لەو مناڵبوونە وەرناگرێت ئەمەژێکی چیترە لە سوودەکانی مناڵبوون سروشتی بەپێی ئەزمموی خۆت مادام خۆت لە بوارەکەی کارەکەیت چەند ساڵەکە کارەکەی بەدەر لە بابەتە زانستیەکان باسی ئێراکەی کەوا بزانێمە تۆژینۆمان زۆر کەمەوە بوارەیە لە سایە چەندی خانمانی ئێمە ئەتوان بە سروشتی مناڵیان بێ و پێویستیان بە نەشتەرکاری نییە ئەتوانین بڵین لە سا هەشتا پێویستیان بە نەشتەرگەری نییە لە سا 15 بۆ 20 بەڵێ پێویستیان بە نەشتەرگەری ئەبێت ئێستا تۆزە نەشتەکارەکان زیان کردووە ئێستا ئەتوانین بڵین ئەم ڕێنجێک لە سلێمانی هەتا حدێک کۆنتترۆلە لە چاوبعزە شوێن و وڵاتێکی کە بەڕاستی بەس بەدا هەڵگەشتە لە سا 35 لە سا 35 بن بە نەشتەرگەری لە سا 65 جان بە سروشتی ئەیان بێت هۆکاری چیە لە سا 35 خانمەکان خۆیان حەز ناکەن ئازارەکان بەڕاستی ئەو ئافرەتە حەز ناکە ئازاری هەبێت یان لە ڕفیقەکەی بستێتی ئەڵێ زۆر بە ئازارە مناڵ بوون بەس خۆ نەشتەرگەری شەر بە ئازار دوێ مناڵ بوون ئێمە زۆریان پێ ئەڵین یان ئەبینیت ئەو ئافرەتە پلانی داناوە مناڵی زۆر نەبێت یان ئەگاتێ تەمەنێکی تۆزە گەورە مناڵ دروست ئەکات ئەڵێ من مناڵ کەم دروست ئەەکەم با نەشتەرگەری یان خۆی لەسەر داوای خۆی حەز ئەکە کاتێکی تایبەت بۆ مناڵبوونەکە دابنێت و حەزەکە بە نەشتەرگەری بیبێت باش جگە لە مەسەرەی نەشتەرگەری و ئازاری مناڵبوون و ئەمانە کە پاشکە میترێت چینە خزمەتی میوانیشتە بوومان باس بکات هەر پەیوەندیدار بە ئازاری سوڕی مانگانەوە بۆ نمونە لە زۆرێک لە ئازار و لە نەخۆشەکانی ترا باس لە مەسەرەی قەڵەوی ئەکرێ هەتا هەنێ جارە وترێت کە دەکرێت قەڵەوی بە نەخۆشی سەردەم ناو ببرێ دەکرێت ئەو خانمانەی کە قەڵەون ئازانیان زیاتر بە لەو خانمانەی کە لاوازن یان کێشیان لە ڕێژی تەندروستایە نەخێر پەیوەندی بە قەڵەوەی نەسووری مانانە ئازارەکەی بەس ئەوانەی کە کێشەی هۆرمۆنات و شتیان تووشە بێ ئەگەری هەیە بەڵام قەڵەوی شوازەم ئەگەری کێشەی هۆرمۆنی زیاد دەکات بەدڵنیایەوە کەواتە دەکرێت بەشێکی ناڕاستەوە قەڵەوی ئازاری سوڕی مانگانە زیاد جگە لەمانە وەرزشکردن و جۆری خواردن و ستایلی ژیان ئەمانە چ کاریگەریەکیان لەسەر سوڕی مانگانە ئێمە لە کاتی سوڕی مانانە بە ئافرەتەکان دەڵێن خۆی لە 4 ئافرەت سیان لە کاتی سوڕی مانانە ئازارێنێ ینی واتە لە سا 75 ئەبێ و ئافرەتە دڵنیا بێ ینی لە 4 ڕەفیقا سیانیان واهین بەس لە سا 25 جان لە سا سیان واتە یەک لەسەر سیان داوای دەرمان ئەکەن بۆیە ئێمەڵین ڕۆژانی حیاتی خۆت بە ئاسایی بجوڵە ئیشی خۆت بکە خواردنی تەندروست بخۆ چونکە ئەو ئافرەتە خوێنی لێ ئەڕوا ئەگەری هەیە تۆزە کەم خوێن و کەم ئاسن بێت ئێمەڵین لەو کاتا سەوزە و میوە زۆر زیاتر بخۆ لە جاران زائدن پاکوتەمیزی کە باسمان کردووە وەرزشی خۆی بکات بس لە کاتی سوڕی مانانە ئێمەڵین وەرزشی قورزمەکە بە تایبەتی هەڵگرتنی کێش کە بەڕاستی ئێستا زۆربەی ئافرەتان کە من ئەیان بسم ئەچنە جێم و هەڵگرتنی کێش ئەیکەن لە کاتی سوڕی مانانە چونکە تۆزە ئەو مناڵدانە شل ئەبێ بە تەئسیری هۆرمۆنی سوڕی مانانە کە ئەگەریە تۆزە تووشی خزانن بێت ئێمە ئەڵین بەس هەڵگرتنی کێش مەکە گناست وەرزشی خۆت بە ئاسایی بکە باشە کەواتە و وەرزشانی تر بۆنەوە پێ ڕۆشنی خێرا ڕاکردن مەلەکردن سەر شاخ سەرکەوتن هەمووی ئاساییە ئەتوانین بیکە بەس هەڵگرتنی کێش باشتر والو کە لەو کاتی سوڕی مانانە نەیکات لەو 5 ڕۆژە تا هەفتەی کە لە سوڕە بەڵێ باشە ئەو وەرزشانەی تر کە باسمان کرد دەکرێت ئەمانە ڕۆڵی هەبێت لە کەمکردنەوەی ئازاری سوڕی مانگانە بەدڵنیایەوە چونکە ئەو ئافرەتە باری دەرونی باشتر ئەبێ واتە سوڕی مانانەکەی ئازاریشی کەمتر ئەبێ چونکە یەکێک لە هۆکارەکانی پەیوەندی هەیە بە باری دەرونی و ئافرەتەرەوە کە ئەمە دووبارە پەیوەندیدارە بەو جۆرە هۆرمۆنی کە لە کاتی سوڕی مانگانەیە دەرێرێت کە لە ڕووی زانستی پێوترێ هۆرمۆنەکانی دڵخۆشی ئەوانی کەوا لە مرۆڤەکە کە هەست بە دڵخۆشی بکات و ڕۆڵیان بێت لە کەمکردنەوەی ئەو هۆرمۆنانەی کە بۆ خۆیان ئازاری سوڕی مانگانە دروستەکەن کە بزانم پرۆستاگلاندین لە هەمویان ڕۆلی زیاترەکە بەرزە بێتەوە لەبەرەوە ئازارەکە زیاد بەڵێ پرۆستاگلاندین باش جگە لە مەسەلەی بابەتە تەندروستەکان بابەتە ناتەندروستەکان بۆ نمونە هەندێک لە خانمان لە کاتی سوڕی مانگانەیە زیاتر حەز لە شیرینیەکەن و هەستەکەن ئازارەکە بۆ کەمە بێتەوە وایە؟
زۆربەیان ئەڵەن ڕاستکە شیرینی بخۆن ئازارمانکەم بێ نەخێر پەیوەندی بەوە نییە بەس بارە دەرونیەکە و حاڵەتێک هەیە گۆڕانکاری لە هۆرمۆنات پێش سووری مانانە کە پێی ئەوترە حاڵەتێکە هۆرمۆنێکی پێوترە پرۆجسترۆن بەرزە بێتەوە ئەو ئافرەتە وای لێکا بەبێ هەستی خۆی حەز لە شیرینی بکات و کە شیرینی ئەخوا تۆزە باری دەرونی و یعنی تۆزێک هادی ئەبێتەوە طبعا ئەو کاتە هەستەکە ئازارەکە کەم بێتەوە ئەگنا خۆی بە شیرینی ئازاری سووری مانانە کەم ناکاتەوە یان بە پێچوانەوە جاریاڵە وڵات ترشیم خواردە بۆی ئازارم زۆر بووە هیچ پەیوەندی نەبێت ترشی وێ نە بە شیرینیەوە هەیە باش ئەی خواردنەوەی گازی خواردنەوەی گازی لەوای هەر لەبەرەوەی کە مادی کافاینی تایە مادی کافاینیش هەموو نەخۆشە گوای لێکات تۆزێک یعنی هادی ئەکاتەوە تۆزێک باری دەرونی خاوی ئەکاتەوە بەس پەیوەندی بۆ هەیە ئەگناوە کوستوری مانانە بنەخێر پەیوەندی پێوە نییە جگە لە ئەوەی کە باس کرا کافاین لە دارک چۆکلەتیشەیە چۆکڵاتی ڕەش جا هەندێک جار لە دەرەوەی کوردستانەوە بڵین لە ئەوروپاوامانە بە چۆکلەتە وترێ سوپەفود واتە خواردنە باڵاکان ئەم سوپەفودە فعلا لە سووری مانگانەشە خواردنی چۆکلێت ئازارەکە دەوری هەیە لەسەری ئێمە زۆر بە نەخۆش ئەو دارک چۆکلێتە زۆر پیانڵی بە تایبەتیوانی کە کێشەی گۆڕانکاری هۆرمۆنات و سووری مانانە یان پێش سووری مانانە تووشی ئازار و بێتاقەتی و خەمۆکی ئەوین یەکێک لەوانە پیانڵین ئەو دارک چۆکلێتە بخۆ چون کەوات لێەکە یعنی تۆزێک هێورت دەکاتەوە بڵێ سوودی لێ وەرەگرێت جا ئەم دارک چۆکلەتە بە بڵین بە بار بیخوا ئەوەی کە بڵین بە نەستەلەی حازری بیخواتیان بە هۆت چۆکلەتەوەی کە پاودەرەکانەوە ئیگریتەوە لە ناو ئاوا جیاوازی هەیە جیاوازی بە هەردووکیە بێت خۆی بەڕاستی لە شێوازە زانستێکی مادێکی تیا پێوترە تریپتۆفانە ئەوە لەسەر مێشک ئیشەکات وای لێکا ئافرەتە هێوەرە بێتەوە بۆ نمونە ئێستا دارک چۆکلەتەکان چۆکلەتە ڕەشەکان لە بازارە ڕێژەکانیان هەیە بۆ نمونە هەیە لە سا 35 هەیە لە سا 75 تا 85 تا 99 هەیە جیاوازی هەیە بەکارهێنانەکان یان هیچ ڕێژەیەکێک کە ئەم ڕێژێ لە هەمووی باشتری شەکە تا ڕێژەکەی بەرزتر بێ باشتر سوودی لێ وەرەگرێت چونکە زیاتر بەڵێ هێوەریەکاتەوە بەڵام ئەو کاتەش کە ڕێژەی دارک چۆکلێت یان ڕێژەی چۆکڵاتی ڕەش بەرزتر بێ تامەکەی تاڵترە بێ تاڵی زۆرە یەکێکی لەو تاڵیانی کە خانمان لێی ئەترسن کە لە ڕاستیە خۆی زۆر شیرینە بریتێ لە مناڵبوونی سروشتی بەڵام ئێستا تاڵی ئازاری مناڵبوونی سروشتی باسەکرێت کە شیرین کراوە بە ڕێگایە کە پێی دەوترێ مناڵبوونی سروشتی بێ ئازار بۆ بابەتە دەچین لەگەڵ پزیشکێکە دوێن کە پسپۆڕی بێهۆشکاری و ئازارە بۆ ئەوی ئەو بۆمان باس بکات کە مناڵبوونی سروشتی بێ ئازار چییە و چونکە ئەو بابەتی مناڵبوونە بۆ ئێمە زۆر گرنگە لە کەمکردنەوەی ئازاری سووری مانگانەیە و سەرباری ئەوەش ئەو جۆرە بەنجانی کە لە کاتی مناڵبوونە ئەدرێت چ کاریگەریەکی درێژخانیان لەسەر داهاتووی خانمان هەیە لەگەڵمان بن پاش ئەوە باس لە لێکەوتە دەرونیەکانی سووری مانگانە ئاکەین وەک هەمیشە بینەری کورسات نیوز و چارە بکەین. لە کاتی سووری مانگانەیە وەک لەگەڵ میوانەکەی پێشوو بۆمان باس کردن خواردنی چۆکلێت یان ئەوەی کە لە ناو خەڵکە پێوترێت چوکڵاتە بابەتێکی باش و ئازارڕەوێنەوەیەکی باشە. پزیشکەکەی پێشوو باسی ئەوەی کرد کە هەتا بڕی چۆکلەتەکەی زیاتر بێت بۆ ڕەوانەوەی ئازارەکە باشترە بەڵام تەنها لە کاتی سووری مانگانە نەک لە پێشی سوورەکەیە. بەڵام چۆکلێت تاڵە. هەندێک لە خانمانیش مناڵبوونی سروشتی بە شتێکی تاڵە بینن. ئەگەرچی خۆی لە خۆیدا مناڵبوون شیرینی ئەم ژیانەیە و هەموو کەسێک لە ئێمە ئاواتە خوازەکە وەچەیەکی هەوێ لەم دنیادا کە هیوادارم هەمووان بە ساغ و سەلامەتی بیان بێ. بەڵام ئەو کاتێک کە مناڵ دروست نابێت لە سکی خانماندا سووری مانگانە دروستە بێ و سوورەکە بە ئازارە بێ. یەکێکیش لە باشترین ڕێگەکان بۆ کەمکردنەوە ئەم ئازارە بریتێ لە مناڵبوونی سروشتی. بەڵام خانمان لە ئازاری ئەم جۆرە مناڵبوونە ئاترسن. بەڵام لەم دواییانەدا باسێک هاتوۆتە ناوە کە پێی دەوترێ مناڵبوونی سروشتی بێ ئازار. پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم مناڵبوونی سروشتی بێ ئازارە خۆی هەر 100% سروشتیە یان لەگەڵ دەرمانایە بۆ مەبەستە لەگەڵ یەکێک لە باشترین پسپۆڕەکانی بێهۆشکاری و ئازارە درێین بەڕێز دکتۆر سامان عەبدوڵڵا ئەحمەد فەهمی. سوپاس بۆ میوانداریکردنمان لێرە. مەمنون زۆر سپاس بۆ جەنابتان. دکتۆر سامان ئەوەی کە پێی وترێ مناڵبوونی سروشتی بێ ئازار لە ناو دوو کەوانەیە بەڵێ سروشتیە بە تەواوەتی
ئەوەی کە پێی ئەوترێ مناڵبوونی سروشتی بەتەواتی سروشتی نییە لەبەر چی لەبەر ئەوەی کە ئێمە ئەو مناڵبوونە کە ئەەکەین بە بەکارهێنانی چەند دەرمان و چەند شتێکەکە یان گازێکە کە بەکارهێنین بۆ مناڵبوونەکە باش پێشێکی سەر دەرمانەکان بڵێ لە ڕووی زانستیەوە هیچ ڕێژەیەکمان هەیە بڵێ ئەوەندەی خانمان ئەتوانن مناڵەکان بێ ئازاریان هەبێ ئەوەی کە لە ناو زانستی پزیشکیا پێوترێ پەینتری شۆڵدی ئەوان کورترە و ئێوان درێژترە بەڵێ ئێمە چەندین جار سوتۆی ئەومان کردووە خانمی وامان هەیە کە هێت بۆ مناڵبوون هەستی پێناکەی مناڵەکەی ئەبێ لە ئازارێکی زۆر کەم یاین چۆن ئەڵی لە ئازارێکی سوڕی مانگانە تەنانەت کەمتریش مناڵەکەی ئەبێت و ئەڕاتە دەرەوەی نەخۆشخانە بەبێ ئەوەی هەر هەستی پێ بکەیت خەڵکیشمان هەیە کە هێت بۆ مناڵبوون بە ئازارێکی زۆرەوەیەت کە تەحملی ئازاریان زۆر کەمە ئەم تەحملی ئازارە زۆر کەمە هێوەیە کە خانمان ێستا نازومەکریان زیاد بووە یان شتێکی سروشتی فسیۆلۆژیە بەتەکید ئێمە دایمە ئەڵین ژنی ئێستا و ژنی جاران نییە ینی جاران کە ئەمان بیست ژنی وا هەبوو مەسەلەن دە مناڵی ئەبوو نیۆڕۆ مناڵەکەی ئەبوو لە ئێوارەیە مەسەلەن چێشی لێنا بۆ ماڵەوە بەیانی مناڵەکەی بوو نیۆڕۆ خەریکی ئیشی ماڵ بوو ینی تەحملی جاران و سەبری جاران نەماوە ئێستا بەداخەوە ئێستا لەوانەیە وەزع نەفسێکەش زۆر دەوری هەیە لەسەر ئەوە یەکێ لە شتەکانی کە بەڕاستی کەوا لە خانمان ئەکا کە تەحملی ئازاریان زیاتر بێ باری دەرونیەکەیانە بەهۆی باری دەرونیەوە ئێستا دیقەت ئەین ینی بەداخەوە ینی زروفی وڵاتەکەمان کەوای لێ هاتووە چەندین کێشە هەیە ئیتر لە باری دەرونی بێیان ئیجتیماعی بێیان لە باری اقتصادیەوە بێ وای کردووە کە تەحملی ژن و پیاو بە ئام کەم بۆتەوە بۆ هەموو شتێ اینجا ئێستا کە لە کاتی مناڵ بوونە باری دەرونیان تاو نییە بە تەکید تەحملی ئازاریشان زۆر کەمترە جگە لەبارە دەرونیەکە ژنی جاران بەیانی هەڵسا لە خەو لە دوای نوێژی بەیانیەوە بە قەولە کوردەواریەکە دەستێکرد بە ئامادەکردنی خواردنی بەیانیان و سوکەژەمە بۆ مێردەکەی دوای ئەچوو دەستێکرد بە درێنە و داسلەیان و پاشکردن و هەڵکەندن و ئاوهێناندەکانی و هێنانەوەی بۆ ماڵەوە و دیسانەوە چێشێنان و جرشتن بە دەست و ئەمانە جوڵە وەرزشێکی زۆر جوڵە وەرزشێکی بەردەوام باش ئێستا ئێمە زۆربەی خانمانمان یعنی هەر بە قسەی خۆیان کە باسیەکەن کە یەکێ لە هۆکارەکانی قەڵەبوون باسیەوە کاڵێ سەعات 2-3 شەو ئەنوم سەعات 12 نیۆڕۆ هەڵەسێ لە خەو باش ئەکرێ ئەگەر خانمان خۆیان بە شێوەیەکی سروشتی وەرزش بکەن و جوڵیان هەبێ ئەمە یارمەتی دەربێت جگەلەوەی کە یارمەتی دەر لە کەمکردنەوەی ئازاری سوڕی مانگانەیە ئەکرێ وەرزشکردنی بەردەوام هەفتانە 5 ڕۆژ ڕۆژانە نیو کاتژمێر ئازاری مناڵبوونی سروشتیش کەم بکاتەوە من لەو باوەڕێیام وەرزش تەسیرێکی زۆر باشی هەیە لەسەر باری دەرونی هەموو کەسێک خانمانیش وەکو هەموو کەسێکی تر کە باری دەرونیت باش بوو من تەسەورەکەم تەحملی هەموو ئازارێکە کەم بێتەوە کەمە بێتەوە ئەمە هەر ڕایەکی شخصی یا شتێک پاشخانێکی زانستیە زۆر باش جگە لە بارە دەرونیەکە لە ڕۆ جستەیەکەشەوە ئازارەکە کەماکاتەوە جوابین سەرباسی دەرمان ئەو دەرمانی کە بەکاران بۆ خانمان بۆی کە ئازاری مناڵبوونی سروشتیان کەم بکاتەوە بەڕاست کەم یەکاتەوە هەر بێ ئازارە بە تەواوەتی ئەوی ڕاستی بێ ئێمە سێ ڕێگەمان هەیە بۆ ئەو شتە بۆ کەمکردنەوەی ئازار بە دەرمان جۆرێکی هەیە کە ئەکرێت بە گازێکی تایبەت ئەکرێ ئەو گازە تایبەتەش دوو جۆری هەیە یەکیان پێوترێ نایترۆسۆکساید یەکیان پێوترێ ئینتۆنۆکس ئەو دوو جۆرە گازە کە بەکارهێنرێن هەروکو چۆن دکتۆرەکانی دان جەنابە شارەزایەکی چاکە هەیە لەو بوارەیە بەکارهێنن شەر نییە 100% ئازارەکە نەهێڵێ بۆ نمونە ئەگەر ئێمە ئازاری مناڵبوون لە یەکەوە هەتاوەکو دا بە خانمەکە بڵین لەوانەیە ئەو کاتە ئازارەکەی لە دەوە بکات بە 3 بیکا بە 2 بیکا بە 4 بەڵام ئەوە نییە نەیهێڵێ ئەمە بەهۆی گازەکەەوە جۆرێکی ترمان هەیە هەر بە دەرمان ئەکرێ بەڵام دەرمانەکە دەرمانێکە لە ڕێی بڵین پێڵێن ئەپیدیورال یعنی هەر نیوبەنجە بەڵام ئەو نیوبەنجە ناکە بڵین خەڵک ئێستا لی تێگەیشتوە چونکە نیوبەنجی چەند جۆرێکی هەیە ئەپیدیورال دەرمانێک گەیرێ سۆندەیەک لە چۆن ئەڵی لە بینی
پشتی نەخۆشەکە لە بڵین دەرەوەی پشتی نەخۆشەکە و سپاینەل کۆردایان بڵین عمودی فەقەریە سوەندەیەدا ئەندێ لەو شوێنەیە زوو دەرمانی بۆ تازە ئەەکەنەوە هەموو بڵین بۆ نمونە 20 دقە بۆ 40 دقە جارێک دەرمانی ئێنێ بۆ ئەوەی ئازارەکە کەم کاتەوە هەر بە سروشتیش مناڵەکە هەر بە سروشتی مناڵەکەیە بێ بەڵام ئەمە لە باتیەوە یەک دەرزی بۆ یەک جار بنێرێ سۆندەیەک بەردەوام لێوێنێ و بەردەوام ئەوی لێدا ئەندێ بەڵام یەک کێشە هەیە لەم طریقەیە ئەوەیە ئێمە لەوانەیە پێشتر هەر جەنابتان باستان کردبێ مناڵبوونی سروشتی چەند مەرحەلەیەکە مەرحەلەی یەکەم و دووەم و سێهەم دووهەمیان کە بڵین تۆزێ درێژە ئەکێشێت لە کاتی ئەم بەنجەیە چونکە کە بەنجەکە یەکێ لە سایدیفێکتەکان یان یەکێ لە ناڕەحەتی و کەم و کورتیەکانی ئەم ڕێگەی ئەوەیە کە چانسی ئەوەی کە تۆ مناڵەکە بە فۆرسێپسیان ئەوەی کە پێڵن وەکو مەقاش مناڵەکەی پێئەگرنەوەی هێنە دەرەوە چانسی بەکارهێنانی ئامێر بۆ مناڵبوونی تەبیعی لەوانەیە زیاد بکە بەهۆی ئەو ئەپیدیۆرەڵەوە یان لەوانەیە چانسی بۆ نمونە درێژبوونەوەی مەرحەلەی دووهەمی مناڵبوون سێکند ستەیجی لەیبەر ئەوە درێژ کاتەوە باشە ڕێگەیەکی سێهەممان هەیە کە ئەوە لە بیدایەتە لەوانەیە سەعاتێک سەعات و نیوێکی یەکەم دایکەکە تۆزێ ئازاری هەبێ بەڵام لە دوای ئەوە ئێمە نیوبەنجێکی تری بۆکەین ئەمە جیا لەو ئەپیدیۆرەڵی کە باسمان کرد ئەمە هەروەکو سپاینەڵ وایە چەند دەرمانێکی ئینێ لەو ڕێگەیەوە ئەو دەرمانەی کە ئینێ ئیتر بە تەواوەتی ئازاری دایکەکە ناهێڵێ و کێشەشینی هەر بە سروشتی کێشەشینیە و بە سروشتی مناڵەکەی ئەبێ و باشە کاتە ئێسێمە بە گشتی دوو ڕێگەمان باس کرد کە کریان لە ڕێگەی غازۆ بێ کاکرێتە سەر لووت و هەڵێمژێ کە پزیشکانی دانیش بەکارێ هێن و هەڵبەت لە وڵاتی مەجارێک کەمترە کە جۆرە لە جۆرەکان گێژە بێت ئەو کەسە و جگەلەوە لە ڕێگەی پشتەوە کە دوو ڕێگەت باس کرد جگە لەمانە ئەکرێت لە ڕێگەی شروع یا لە ڕێگەی کانیۆلاوە بدرێ نەخێر ئەو شتەمان نییە بە تایبەتی شروع بۆ هەر بۆ گەورە تقریبەن زەحمەتە شتیوانە لە ڕێگەی دەرمانیشەوە ئێمە دەرمان بین بە دایکەکە هەج دەرمانێ ئەی بەو دایکە ئەچێتە مناڵەکەەوە کە ئەوەش هۆکاری خۆی ئەبێ لەسەر سیەکان و هەناسە و جگەر و گورچیلەی ئەو مناڵە کە لەوانەیە هێشتا بازە مناڵێکەیە لە سکی دایکە بە تەواوەتی ئەندامەکانی پێنەگەیشتۆ تۆش ئەو دەرمانانی ئەیتێ خەتەریاتی زیاترەکەی کەواتە تەنها یان غازە یان پشتە یا غازە یا پشتە باشە غازەکە و کێشەی نییە ئەوەی کە بۆ مناڵەکە بڕات و کاریگەری هەبێت و نەخێر ئەوە زۆر بەکەمی ناڵین 100% نیەتی زۆر بەکەمی هەیەی فترێکی زۆر کورتە چونکە ئەو گازە هەر خۆی بۆ ماوەیەکی زۆر کورت ئیشەکات زۆر باشە ئەم خزمەت گوزاریە کە باسەکرێ کاریگەری لاوەشی هەیە یان 100% سەیفە سەلامەتە من دایمە لەگەڵ ئەوەیە باسی نەخۆشەکەم هیچ شتێک نییە کە 100% سەیف بێ 100% سەلامەت بێ هیچ شتێک نییە 100% بڵێ هیچ ئارازێکی جانبیان هینێکی لاوەکی نییە نەخێر هەموو شتێک هەیەی تەنانەت من دایمە ئەوە بە نەخۆشەکان ئەڵێم کە تۆ سیارە لێ ئەخوری ئەڕۆیتەوە ماڵێ 100% گەرنتیەوەکەی کە بە سەلامەت بێدا ئەم ئەڕۆیتەوە ماڵێ نەخێر هیچ کەسێک ناتوانێت 100% گەرنتی ئەوەت باتێک ئەمە سەیفە 100% بەس ئەوەیە خۆشبەختانە چانسی بوونی کێشە یان دروستبوونی کێشە لەو طریقانەیە زۆر کەمە ئەم خزمەت گوزاریە تەنها لە خەستەخانە ئەهلیەکانە بەردەستە یان حکومەتی شەیەتی لە کاتی ئێستا بەڵێ ئێستا بەس لە خەستەخانە ئەهلیەکانە هەیە حکوومەت ئەوەی نییە سەبەب هۆکارەکە زۆر هۆکار هەیە کە حکوومەت ئەو شتەی نییە بەداخەوە ینی یەکێ لە هۆکارە گەورەکانی کە من بەڕاستی بە کێشەی ئەبینم ئەوە شەرنی هەر لە وڵاتی ئێمەیە لە هەموو وڵاتێکە لە چاکترین وڵاتی دنیاە ئەڵێ ئیحتیماممان بە ئازار شکێنی نەخۆش لە سا هەشتا کەمترە لە چاکترین وڵاتی دنیاە لە لای ئێمە بەداخەوە یعنی زۆر کەس هەیە ئیحتیمام نایە بۆی کە ئازاری نەخۆشەکە بشکێت چونکە بەڕاستی یعنی لەو ئەچێ ئەوە نییە ئەڵێن مناڵبوونی تەبیعی بە ئازارەوەی یعنی ئەمەلیات بە ئازارەوە ینی با نەخۆشەکە تۆزێ ئازاری هەبێ بەڵام خۆشبەختانە ئێستا خەریکە لە پلانایە کە لە ماوەی ئەم چەند مانگی داهاتووەیە لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانی مناڵبوونە چەند پلانێکمان داناوە
کە لە ماوەی داهاتووە ئینشەڵا دەستکەین بە مناڵبوونی بێ ئازار بەڵام لەوانەیە لە بیدایەتا کە دەست پێەکەین کەم بێ ئەو کار شتێکی تر هەر بەو بۆنەوە کە باس لە خەستەخانەی مناڵبوون کرا خەستەخانەی مناڵبوونی سلێمانی یەکێکە لە باشترین و پاکشترین نەخۆشخانەکانی شاری سلێمانی ئەگەر هی کوردستانیش نەبێت وردە گلەی لەم لەولا هەر هەیە لە هەموو خەستەخانەیەک بەڵام من کە باوکی دوو مناڵم سوپاس بۆخوا هەردووشاندا خەستەخانی حکومەت و بە خزمەتگوزاری حکومەت بوومانە دوا پرسیار و کورتترین پرسیارم لەبەری کە باسی نیوبەنجمان کرد لە پشتەوە هەم ئەوەی کە بۆ کەمکردنەوەی مناڵبوونی سروشتیە و هەم ئەوەی کە بۆ نەشتەرکاریە باس دەواکرێڵێ خانمان تووشی سەرێشەی بەرداوامەکە باسی ئەوواکرێکاڵان خانمان تووشی ئینزیلاقەکە تووشی پشت ئێشەی بەرداوامەکە لە ڕووی زانستیەوە قسەی ڕاستە لە ڕووی زانستیەوە ئەم شتە نسبەکەی زۆر کەمە زۆر کەمە مەرجێکی هەیە بەڵام گۆڕایەڵی ئەو تعلیماتەبی ئەو ڕێنمایانەبی کە دکتۆری بەنج لە پێش بەنجەکە ئەداتێ ئەگەر لە پێش ئەوە تۆ پابند بووی بۆ ڕێنمایانەوە زۆر زەحمەتە ئەستەمە شتی وا ڕووبات نەسەرێشە نەپژێشە بەڵام بەداخەوە زۆربەی خانمانمان ئێستا ئەگەر جەنابە دیقەتت دابێ موالیدینە و 105 کیلۆیە موالیدینە و 610 کیلۆیە یعنی کە خۆی مەفروزە لە 50 کیلۆکانە بێ بە نۆمانگ و نۆڕۆژیسکەکەەوە کە ئەمە وای کردووە خۆیان کێشەی فەقەرات و پشتیان هەیە چاکترین کەسیش بۆی ئەو پرسیارایان لێ بکەی دکتۆرەکانی بربڕی پشت و ئەوەن کە ئێستا لەوانەیە ئەگەر نەخۆشێکی پیریان هەبێ بۆ ئازاری پشت و فەقەرات و ئینزیلاق لەوانەیە 100 دانە نەخۆشی گەنجیان هەبێ کە هەمووی سەبەبەکەی هەمووی قەڵەویە ئەوە بابەتی ئەڵلقەی داهاتووتری بەرنامەی چارەیە پشت ئێشە بۆی کە باسی بکەین بۆتان کورت و پوخت بکەمەوە دەکرێت مناڵبوونی سروشتی بێ ئازار بکرێت بە بەکارهێنانی گاز یاخود بە بەکارهێنانی ئەو نیوبەنجانی کە لە ڕێگەی پشتەوە ئەیرێ ئەگەرچی ئێستا تەنها لە نەخۆشخانە ئەهلیەکانە بەردەستە هیوادارین کە بەم زوانە وەک جەنابی دکتۆر سامان ئەمەژی پێ لە خەستەخانە حکومەکانیشە بەردەست ببێت کە لە پلانایە ئاسانترینشت بۆ کەمکردنەوەی ئازاری سوڕی مانگانە و ئازاری مناڵبوون وەرزش و خواردنی تەندروست و کەمکردنەوەی کێشە هێشتا شتیتر لە هەک بمانە ماوە لەگەڵ ئەمەڵقەی چارە تایبەت بوو بە لێکەوتە جەستەیەکانی سوڕی مانگانە و ئازاری سک کە لە خانماندا ڕوودەدات ئەڵلقەیەشی دەوڵەمەند بە زانیاری بەوەی کە باسمان لەوە کرد کە سوڕەکە چۆن دەست پێ دەکا کەی دەست پێ دەکا ئازارەکان چین ئەو دەرمانانە چین کە دەتوانین لە دەرمانخانەکانە بیان کڕین بۆ ڕەوانەوەی ئازارەکانی سوڕی مانگانە و ئەو پێکهاتە و گیراوە سروشتیانەیان ئەو دەمنوشانە چین کە دەتوانین خۆمان لە ماڵەوە ئامادەی بکەین هەرو کاتێ هاتینە ئێرە بۆ ئامادەکردنی بەشی دۆمی بەرنامەکە بەڕێکەوت ئەم کاغەزی دیوارەمان بینی کە بە زمانی ئینگلیزی پێی دەوترێت وۆڵ پەیپە کە ئەمە نمونەیەشی زۆر جوانە دەتوانین بەکاریبێنین بۆ تێگەیشتن لە تەنگشە و ئازارە دەرونیەکانی سوڕی مانگانە ئەگەر تەمەشاکی ئێرە بکەن هەتاوەکو ئێرە پێش دەرکەوتنی ئەم تۆپە ڕەشە کە ئەگەر نمونەیەک بێت لەو هێلکەی کە خانمان لە سوڕی مانگانەیە دایدەنێن هەتاوەکو ئێرە تەمەشا بکەن ڕێڕەوەکە بە تەواوەتی ڕووناکە و ڕووناکیەشی زۆرمان هەیە کە هەتاوەکو ئێرە بریتە لە 14 ڕۆژی یەکەمی سوڕی مانگانە کە لە ڕۆژی 12 هەتاوەکو 14 خانمان لە ڕووی دەرونیەوە بەهۆی گۆڕانکاریە هۆرمۆنیەکانی کە بەسەریانان دێ لە ڕووی دەرونیەوە دەگەنە ترۆپکی شادومانی و دڵخۆشی و چالاکی جەستەیی و دەرونیش بەڵام هەر لەگەڵ دەستپێکردنی جوڵەی هێلکە ئەو کاتێک کە هێلکە نەپیتێنرا ئیتر ئەلێرەوە کە لە پاش ڕۆژی چواردەوەیە بە شێوێکی گشتی تەنگژە دەرونیەکانی سوڕی مانگانە دەردەکەوێ و لەگەڵ بەرەوە پێشچوون و نزیکتربوونەوەی هێلکەکە و جوڵان لە ڕۆژەکانی سوڕی مانگانەیە بەرەو نزیکبوونەوە لە سوڕی مانگانە تەنگژە دەرونیەکان زیاد دەکەن و دەگەنە ترۆپکی خۆیان وەک گەورەبوونی تۆپەکە لە پشتی منەوە کە ئاماژەیەک بێ بۆ گەورەبوونی
تەنگژە دەرونیەکان و نزیکبوونەوەی هێلکەکە لە دانانی و دەستپێکی سوڕی مانگانە. ئەڵلقەی داهاتووی بەرنامەی چارە تایبەتە بەم 2 هەفتەیە کە کۆمەڵێک لێکەوتەی دەرونی هەیە و دەکرێت ئەم لێکەوتە دەرونیانە وا لە خانمان بکە لە ماڵ و لە مێرد و لە مناڵی خۆیان بێزار ببن و ئەگەر کچیش بن لە باوک و برا و دایکیان بێزار ببن و هەندێک جار لە ڕووی دەرونی و تەنگژەکەەوەنە گەورە بێ کەوا لە خانمان دەکات نەتوانن بچن بۆ قوتابخانە یان نەتوانن بچنە سەرکار. لەبەرەوە یەکشەممەی داهاتوو کاتژمێر 7 ئێوارە بینەری بەرنامەی چارە بن بۆی کە بزانن تەنگژە و لێکەوتە دەرونیەکانی ئازاری سوڕی مانگانە چییە لەسەر خانمان و ئەلەم 2 هەفتەی کۆتایی سوڕی مانگانە چی ڕوئیا و چۆن خانمان بتوانن لەگەڵ ئەم ئازارە دەرونیانە هەڵ بکەن. چونکە لە هەندێک حاڵەتدا ئەوەندە بەهێزە بێت کە پزیشکانی دەرونی دەڵێن کە پێویستە خانمان دەرمانی دژە خەمۆکی بخۆن. هەتاوەکو وەڵقەی داهاتوی بەرنامەی چارە ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری قبول بکەن. شەو و شەوگارتان شاد خواتان.